بەڵێتر کاردانەوە بە ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل و پێشاتەکانی دواتری دوای ئەم ئاگربەستە لە دوای شەڕێکی 12 ڕۆژە لە ناوچەکە چی دەبێت بەگشتی تر فۆکۆسی میدیاکان و شۆڤەکاران لەسەرم بابەتەیە من لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عوسمان میرغەنی شارەزای کاروباری وڵاتانی عەرەبی لە قاهیرەوە لەگەڵ کوردستان 24 بەڕێز عوسمان سپاس کە لەگەڵمانی ئاگربەست لە نێوان ئیسرائیل و ئێران ڕاگەندراوە پێت وایە هەردوو لایەن پابەندی ئاگربەستەکە دەبن وایە ئەمە کاتی دەبێت یا جارێکی دیکە دەچنە ناو ململانێ و شەڕێکی تونت و تیژەوە نعم على الأقل بەڵێ بەلایانی کەمەوە لە ماوەی نزیکدا ئەم ئاگربەستە بەردەوام دەبێت واتە ئاگربەستێک بۆ هەمیشە نابێت بەڵام بە قۆناغ دەبێت تا ڕادەیەک لەوانەیە بەش بێت بۆ چەند ساڵێک بەردەوام بێت بە گوێرەی چەندین پێوەەر یەکێکیان ئیرادەی هەردوو لایە بۆی بگەن بەو خاڵەیەک لاکەرەوەی ئەم جەنگە چونکە ئەم جەنگە ئەگەری هەبوو بۆ زیاتر لەو ماوەی پێشبینی دەکرا بەردەوام بێت ببێتە هۆی چەندین لێکەوتە بە تایبەتی لەسەر ئاستی هەرێمەتی و نێودەوڵەتیدا ئەگەر زیاتر درێژەی کێشاوە و چەند ناوچەیەکی گرنگی گرتباوە وەک گەروی هورمز لەوانەی لێکەوتەی دیکەی هەبا و ببێتە جەنگێکی فراوان و هەردوو لە ئەمە دەزانن بۆیە هەوڵیاندا سنوورداری بکەن و ڕێگە نەدەن ئەم لێکەوتانی هەبێت و بگەن بەو ئاگربەستە واتە ئیرادەیەکی ڕاستەقینە هەیە تاوەی بگەن بە ئاشتی بە دڵنیاییەوە ئەمە بێسترکردنی ئەم ئیرادەیە بەلایانی کەم تا چەند ساڵێک ئەو ئاگربەستە بەردەوام بێت و لەوانەیە گۆڕانکاریش هەبێت باشە پێت وایە لە ئەم شەڕە 12 ڕۆژەدا ئێران و ئیسرائیل گەیشتنە چه ئامانجێک ئەگەر ئیسرائیل ئەڵێت ئامانجم لە ناوبردننی ژێرخانی ئەتۆمی ئێران بوو ئەی دەستکەوتی ئێران لەم شەڕە چی بوو؟ أنا أعتقد أن حتى بۆ ئیسرائیلیش ئەو ئامانجەی باسی لێوە دەکات بەدەستی نینەوە ئەوێش لە ناوبردننی پرۆگرامی ئەتۆمی ئێرانە بە تەواوی لە ناوی نەبردووە ڕاستە تا ڕادەیەک لە کار خراوە بەڵام بۆ چەند ساڵێک لەوانەیە دوای کەوتبێت بۆ شێوێش نەبووە بە تایبەتی لە توانای مرۆییەوە لە توانای مرۆیە لەوانەیە زیانێکی زۆری پێگەیشت بێت بەڵام ئەم پرۆگرامەیە ئەم پرۆگرامن دەمێنێت بە تایبەت ئەگەر ئێران ڕشت بێت لە سبەرداوامیدان بە پرۆگرامە ئەتۆمیەکەی واتە ئامانجەکە بە تەواوی بەدەست نهێنراوە بەڵکو بەشێکی بەدەستێنراوە سەبارەت بە ئێران نەیتوانی ئامانجەکانی بە تەواوی بەدەست بێنێت چونکە ئامانجێکی دیاریکراوینەوە بە دنیاییەوەش ئەوەی ئێران کردی تەنیا کاردانەوە بوو بۆ هێرشەکانی ئیسرائیل بەڵام ئامانجێکی دەستنیشانکراوی نەبوو بۆی بەدەستی بهێنێت هیچ ئاماژەیەکی نەبوو بنیادنانی بۆ بکرێت و ئامانجەکانی بۆ بەدی بهێنێت کە بەشێک ئەگەر لە ئامانجەکانش بێت بەڵام بە شێوەیەکی گشتی گرنگتری بەدەستێنالەوەی کە ئەمریکا دەیەوێت ئەویش ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێیە بۆ دووبارە داڕاستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گوێرەی ناسنامەیەکی نوێ ئەمە وەک وێنەیەکی ئاشکرا دەبین بەدەستی هێنا باشە زۆر لەم نێوانەدا باسی ڕۆڵی وڵاتانی عەرەبی ناوچەکە دەکرێت دەگوترێت هەروەکو تەماشاکارێک ڕۆڵیان بینیوە تا ئێستا پێت وایە ئەوان بۆچی بێدەنگیان هەڵبژاردووە دەبوو لەو قۆناغەدا بەم شێوازە مامەڵە بکەن ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین وڵاتانی عەرەبی بە شێوەیەک سەیر ئێران دەکەن کە ئەو هەڕەشەی سەرەکیە هەڕەشەیەکی گەورەترە لە ئیسرائیل ئەمەش بابەتیانەیە چونکە لە چەند ساڵی ڕابردوو لە چەندەی ڕابردوو لەوانەیە ئێران چالاک بوو زۆر چالاک بوو لە جیهانی عەرەبیدا بە تایبەتی لە باشووری لوبنان لە سووریا لە عێراق و لە یەمەنیش ڕاستیدا و ڕەگەزێکی تێکدانی سەقامگیری بوو بریکارەکانی ئێران بوونە هۆی تێکدانی سەقامگیری عەرەبیش ئاگاداری ئەمەیە ئاگاداری نیازی ئێرانە ئەمە شوای کرد وڵاتانی عەرەبی
هەمیشە سەیری ئێران یان دەکرد و سەیری پرۆگرام ئەتۆمیەکەیان دەکرد یاخود هەر پرچەکردنێک کە هەڕەشەیەکی ڕاستەقینەیە بۆ سەر ئایندەی وڵاتانی عەرەبیدا ئەوانیش ئەمە بە ئاشکرا ڕناگەینن بەڵام هەست دەکەن و زۆرشانەیە کە دەزانن ئەوان ئامانجی یەکەمن بەر لەوەی ئیسرائیل ئامانجەکە بێ دەیانەوێت ئیسرائیل بەر لەوەی ئیسرائیل بێوێت ئێران چەکی ئەتۆمی نەبێت ئەوان لە پێشینەدا دەیانەوێت ئێران چەکی ئەتۆمی نەبێت. پێت وایە لە دوای ئەم قۆناغا و ئەم شەڕەکە ڕوویدا و ڕاگەیاندنی ئاگربەست کەمکردنەوەی تواناکانی ئێران لە بواری ئەتۆمی و سەربازی و ئابوووریەوە لە دوای 12 ڕۆژ شەڕ ئایا ئەم سەقامگیریەی کە وڵاتان داوایان دەکرد دەستەبەر دەکرێت یان نا قۆناغێکی تر لە ئاڵۆزی جارێکی دیکە لە ناوچەکە دەست پێ دەکاتەوە؟ ئەگەر ڕچاوی ئەوە بکەین ئێران هێزێکی هەرێمەتی بەهێز و گەورەیە ڕاستە ئەم جەنگە کاریگەری لەسەر پرۆگرامی ئەتۆمی ئێران هەبوو بەڵام بەو شێوەیە کاریگەری لەسەر بواری ئابووری دۆخی ئابووری و جیۆستراتیژی ئێران نەبووە کاریگەری لەسەر کێشی ئێران لە ناوچەکەدا نەبووە لە جیهاندا ئێران وەک هێزێکی گرنگ دەمێنێتەوە ڕۆڵێکی گرنگی لە سەقامگیری ناوچەکە دەبێت و هەروە لە سەقامگیری تەواوی ئاسیا نەک تەنیا ناوچەی وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەدا بە گوێرەوە پێدراوانە گرنگە کە بە چاوێکی گرنگ سەیری ئێران بکرێت بۆ ئایندەدا ئایا توانایەک دەبێت منهێجێکی نوێ لە ئەستۆ بگیرێت لە مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی عەرەبی و بە شێوەیەکی فراوانتر مامەڵەی لەگەڵ بکرێت و توانای هاوبەشی لە نێوانیاندا هەبێت توانای لێک تێگەیشتن و هاوپەیمانی هەبێت بە شێوەیەکە لە بەرژەوەندی هەمووان بێت یان هاوکێشەکە هاوشێوەی ڕابردوو دەبێت و بە شێوەیەکە لە بڕواایەدان لە بەرژەوەندی هەردوو لە وڵاتانی عەرەبی و ئێران هەنگاو بەرەو چوارچێوەیەکی نوێ بنێن کە لە بەرژەوەندی هەردوو لا بێت و هاوبەشی بکەن نەک بە ئاشکرا و بنهێنی لە ملولانێدا. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز عوسمان میرغەنی شارەزای کاروباری وڵاتانی عەرەبی لە قاهیرەوە لەگەڵ کوردستان 24.